بەرەو گوندی بۆگدی دەشتی کۆیا بەڕێگاوین. گوندێک مێژوەکەی پڕە لە خەبات و قوربانیدان. لەم گوندا دەچینە ماڵی مام خالید. ئەو ژوورێکی ماڵەکەی کردووە بە مۆزەخانەیەکی بچووک و سەدان پارچەی دەگمەن و فۆلکلۆری کۆ کردوتەوە. ناو خالیدە، خالی سابر سعیدم، دانیشتووی گوندی بۆگدم. تقریبا لە 94 و ئەمانەوە کە گەڕاوینەتەوە بۆ گوندەکەی خۆمان ئەمانەم کۆ کردوتەوە. ئەم شتانەش کە پێک هاتوون لەم جۆرانە جا هەر شتا لە شوێنێکەوە من کۆم کردوتەوە هێنامە و یا کڕیومە یان برادر بە هەدیە دایمەتە. مێژووی بەشێک لەم پارچە فۆلکلۆریانە دەگەڕێتەوە بۆ سەدەکانی ڕابردوو. هەندێکی تریشیان بۆ خۆی دروستی کردوون. ئەمە تەبەق و شەکرچێنە، ئەمە لە دار دروست کراوە و شەکرچێنەکەشی ئاسنە، لە ئاسن دروست کراوە. تفەنجی بڕنەوە ئەمن لەسەر ئەو خەریتەی دروستم کردووە. ئەمە شۆڕشی پێکراوە. ئەمە تقریبەن وڵا بە 2 ڕۆژ دروستم کرد. نەوەکانی مام خالید دەڵێن ڕێچکەی باوچیان دەگرن و هەوڵ بۆ پاراستنی ڕەسەنایەتی دەدەن. بە دڵنیاییەوە کە ئەو ئەرکە پیرۆزەی کێشاوە من هیچ نا ئەگەر لە خەڵکی جیاوازترم لەبەرەوەی ناوی کۆمەڵێ ئەشیا دەزانم کە لە ڕابردوو ژیانی مرۆڤایەتی و ژیانی خەڵکی سنوورەکە لە سەری بوون. بە دڵنیاییەوە وەسیەتەکە بەجێ دێنم من دایان پارێزم و هەوڵ دەدەم زیاتریش وە بە شێوازی جوانتریش نیشانی خەڵکی کوردستان و نەوەی جیلی تازە بدەین. کاتی خۆی ئەمە پێرا بووکەوە بنێ خەرشی فەلاح و پێشمەرگە و مشێک لە پێکرە ئەمەشیان قاپقاپێ پێدەێنمە. مێژوویەکی دوور و درێژ و چەندین سەدا مام خالید لە ماڵەکەی خۆیدا کۆ دەکاتەوە. ئەم کەلوپەل و کەرەستا فۆلکلۆریانە مێژوویەکی گەلە دێرینیان هەیە. ئەو خوازیارە دوای خۆی نەوەکانی لە مەترسی لە ناوچوون بیپارێزن. لا گوندی بۆگدی سەر بە قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان